ساڵانە لە ڕۆژی 16دا لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ بەرزڕاگرتنی یادی کیمیابارانی هەڵەبجە ڕێوڕسم و چالاکی جیاجیا بەڕێواچێت و سعات 11:05 دقیقەش بۆ ڕێزگرتن لە شەهیدانی هەڵەبجە بۆ ماوەی 1 دقیقا هەموو جۆرە هاتوچۆکردنێک ڕادەگیرێت. لەو چوارچەوەیەدا لە پارێزگای هەڵەبجە ڕێوڕسمێکی فراوان بەڕێوەچوو کە ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی حکومی و حیزبی و هاوڵاتیانی شارەکە تیایدا بەشدار بوون و چەند وتارێکی تایبەتی کیمیابارانی شارەکە پێشکەشکران. خۆشبەختانە پاش ڕاپەڕینە بەستنەکەی گەلەکەمان تا ئەمڕۆ ئەم شارە بە هەوڵ و هیممەتی حکوومەتی هەرێم و ڕێکخراوە ناوخۆیی و جیهانیەکان بە چەند قۆناغێکی ئاوادانکردنەوە تا تێپەڕیوە گەیشتووەتە ئەمڕۆ. ئەمڕۆژ پێویستی زیاتری بە ئاوادانکردنەوە هەیە چونکە لای هەمووان ئاشکرایە ڕژێمی بەعس بە بەرنامە و پلانێکی تۆکمە و دژمنکاریانە ئەم شارەی وێران و خاپوور کرد. بۆیە دەخوازین لە بەرنامەی قۆناغی داهاتوومان بۆ ئاوادانکردنەوەی ئەم پارێزگایە حکوومەتی ناوەندی کە میراثگیری حکوومەتی پێشووە ئەرکی ئاوادانکردنەوە و جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاری زیاتر لە ئەستۆ بگرێت. ئەمڕۆ هەمومان لێرەدا کۆبووینەتەوە بۆ ڕێزێنان لە ڕۆحی نەمری زیاتر لە 5,000 شەهید و شەهید کە لە سەدەی 20دا بە چەکی قەدەغەکراوی نێودەوڵەتی کۆمەڵکوشکران و لە هەمان کاتا بۆ ئیدانە و شەرمەزارکردنی سەرانی بەعز و ڕژێمە لە ناوچۆکەی. ئەمڕۆ لە بەردەم ڕۆفاتی دوو شەهیدیە و مەرگەساتە ڕاوەستاین و بەڕێزەوە سڵاو بۆ کە سوکارە سەربەزەکانیان دەنێرین و بە پەرۆشەوە داوای بەدەمەوە هاتنی بەرکەوتوانی کیمیاباران دەکەین کە ماوەیە کە بارودۆخیان لە حاڵەتێکی خراپدایە و داواکارین لە وەزارەتی تەندروستی کاری جدی بکەن بۆ بەگەڕخستنی ئەو نەخۆشخانەیە و بانگێشتکردنی تیمی تایبەت لە دەرەوەی هەرێم و لە هەمان کاتدا داواکارین لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەو مافو امتیازانەی کە دەدرێت بە زیندانیانی سیاسی بە هەمان شێوە بدرێت بە کەسوکاری منداڵانی بەرکەوتوانی کیمیاباران کە دوای شەهید بوونە کە دوای لە ناوچوویان دەکرێت بە شەهید و بەڵام لە کاتی مانی خۆیاندا هیچ امتیازێک نایانگرێتەوە. هەر لەو ڕێوڕسمەدا لە یاریگای داخراوی هەڵەبجە لەلایەن خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد و وەزیری کاروباری شەهیدان و شاناز ئیبراهیم ئەحمەد و لاهور شێخجەنگی و چەند لێپرسراوێکی تری حیزبی و حکومیەوە ناسنامەی تاقانەکانی جینۆسایت کە لەلایەن وەزارەتی کاروباری شەهیدان و ئەمفالکراوانەوە ئامادەکرا بوو بەخشرایە تاقانەکانی هەڵەبجە. لەلایەکی تریشەوە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی و تەواوی وەزیرەکان و سەرجەم فەرمانبەرانی فەرمانگە و دامەزراوە حکومیەکان بۆ ڕێزگرتن لە شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە لە سعات 11:05 دقیقەی پێشنیوەڕۆ دەستیان لە کارکردن هەڵگرت و ڕێزیان لە شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە گرت. هەر لەو چوارچەوێژدا لە شاری سلێمانی لە بەردەم بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بۆ ڕێزگرتن لە شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە دەقیقەیەک وەستان. هەر بە بۆنەی 29 ساڵەی کیمیابارانی شاری هەڵەبجە لە پارێزگای دهۆکیش چەندین چالاکی بەڕێوەچوون و تیایدا 88 وێنەی شەهیدانی هەڵەبجە نمایشکران. هەروەها کادر و ئەندامانی مەڵبەندی حوتی نینەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شارۆچکەی شێخان یادی 29مین ساڵیادی جینۆسایدی هەڵەبجەیان بەرزڕاگرت و بۆ چەند خولەکێک بە بێدەنگی وەستان. لە مێژووی ئێمە لە ئەنجامی خەبات لە پێناوی ئازادی و سەرفرازی و ڕزگارکردنی نیشتیمان دوژمنەکانمان زۆر جار زوڵمی گەوریان لێ کردوین. جگە لەوەی کە ڕوبەڕوو بەردەوام لە شەڕ بوون لە داگیرکردن بوون لە وێرانکردن بوون بەڵام لە هیچ چەکێکی کوشندە و قەدەغەکراوی نێودەوڵەتی سڵیان نەکردوتەوە بەکاریان هێناوە. ئەم یادە بۆ ئێمە پەیمانێکە بە خوێنی شەهیدان و پەیمانێکە بەوەی کە هەرگیز و هەرگیز ئەو ڕۆژگارانەمان بیر نەچێت و نەهێڵین جارێکی کە میلەتەکەمان تووشی کارەساتی وای دڵتەزیێن بێت. لە بناری قەندیلیش دانیشتوانی گوندەکان لە ڕێوڕسمێکدا یادی کیمیابارانی هەڵەبجەیان کردەوە. هاوکات لە زۆربەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستانیش لە یادی 29 ساڵەی کیمیابارانی هەڵەبجە ڕێوڕسم و چالاکی جیاجیا بەڕێوەچوو.